ئەگەر نەکەن برای ئێوەش بووکاوە داواتانی ئەەکەم ئەو نەحاقی قبول نەکەن. بەناوی ڕێکخراوی حەڤەی شوبات بۆ ماف و ئازادی بە خێراتنی هەموو ئەو چالاکوان و ڕۆژنامەنووسان و ڕەوەندی کوردی دەکەین کە ئیمڕۆ لە کاتێکی گرنگ لە ڕۆژێکی گرنگ ئامادە بوون. ئیمڕۆ لەم ڕۆژەدا ئەم یادە بەرز دەرخێنین بۆ هەموو گیانی شەیدانی ڕێگەی ئازادی، ڕێگەی قەڵەم، ڕێگەی نووسین کە بە نووسین و وتارەکانیان توانیوانە پەردە لە ڕووی گەندەڵ و گەندەڵکاران هەڵبماڵن. ڕێکخراوی حەڤەی شوبات وەکو ڕێکخراوێکی ئازادی خواست هاوتەری بە هەموو ئەو ڕووداوە سیاسیانەی کە لە هەرێمی کوردستاندا ڕوودەدات توانیوێتی دەنگێکی ئازا و بوێر و چاونەترس بێ و بە هەموو هێز و توانایەوە هەڵی داوە کە ئەو ڕووداوانەی ناخۆ بگوێزێتەوە بۆ دەرەوە و ڕای شەقامی کوردی و ڕای ڕەوەندی کوردی لە دەرەوە بناسێنێ کە ئەمەش هۆکارێکی گرنگە بۆ وشاربوونەوەی تاک لەو مافەوەی هەیەە و لەو ماف و یاسایانەی کە حکومەت لێ پسراوە بەرامبەر ماف و ئازادیەکانیان چونکە هەر تاکێک لە هەر شوێنێکدایە هەبێ بە پێی یاساکان و بە پێی یاسا دینی و سەماویەکان کە مافێکی خۆیەتی بە ئازادی تعبیرکا لە ناخی و تعبیرکا لە هەڵوێستی و تعبیرکا لەو بارەدۆخی کە تایەتی. ئەمە سەلمێنەری ئەو ڕاستیەیە کە ڕەوەندی کوردی و ڕێکخراوی حەڤەی شوبات بەهێزێکی تواناوە و بەبێ ئەوەی گوێ بداتە هیچ ترس و دڵە ڕاوچیەک و توانوێتی بە ئازایانە، بە دلێرانە، بە ڕازگۆیانە، بە بێشەرمانە پەردە لە ڕووی هەموو ئەو ڕێگریانە هەڵبماڵێ کە بەردەم بە تایبەتی بەردەم ئازادی ڕۆژنامەنووسات و ئازادی میدیایە. شەهیدی حەقبێژی کاوەگەرمیانی لە هەڵوێستنامەی عەبدوڵڵا پەشێو. ئازیزانم سڵاوتان لێبێ. کارێکی بەجێ ئەنجام دەدەن و ئەرکێکی ئەخلاقی جێبەجێەکەن کە یادی ئەو ڕۆڵە بە ئەمەکەی کوردستان بەرز ڕادەگرن و هاوچارە نووسی خۆتان لەگەڵ گەرمێنی ڕۆژفۆش نیشان دەدەن. کاوە لە پێناوی ئێمەدا ئەو ڕێی هەڵبژارد و لە پێناوی ئێمەشدا سەری خۆی دانا. کاوە لە وڵاتێکدا شەهیدکرا کە نە سیستەمی بەڕێوەبردننی تێدایە، نە دام و دەستگا، نە دادگا، نە دەستور و نەیاسا. هەر بۆیە نابێت چاوەڕێی بەردادکردنی تاوانبارانی ڕاستەقینە بین تا حاڵی ئەو هەرێمە بێسنوور و لەتلەتەی باشوور وەک حاڵی فولکەی بەتەمای خودای هەولێر بێت. ئەم ئەنفالە کف و لەسەرخۆیی سروشت و فەرهەنگ و مرۆڤ هەر بەردەوام دەبێت. ئەوەی کاوە شەهید کرد چڵەپۆپەی دەسەڵاتی نەخوێنەواری سیاسی و مافیای ئابووریە کە گەلی باشووری کوردستانی کردووە بە کرێچی خۆی و وڵاتیشی کردووە بە کۆمپیانایەکی خوێنمژ و سامانمژ و بەهرەمژ و هۆشمژ و ئازادیمژ تا ئەو دەسەڵاتە ڕەهایە بمێنێ دەبێت کاروانی سووری کاوە و سەردەشت و سۆران و دوعاکان هەر بەڕێوە بێ. دەستان خۆش بێ و کە لە ڕۆژێکی مێژووی وەکو ئەمڕۆدا ڕۆژنامەنووس کاوەگەرمیانی ڕێکان شکریتان لە یاد نەکردووە و هاوتەریب لەو ڕووداوانەی کە لە هەرێمی کوردستان ڕوودەدا بەشدارن لە تارەوگا. کاوە محەممەد ئەحمەد ناساو بە کاوەگەرمیانی دایکبووی 1970 بوو ڕۆژنامەنووس و سەرنووسەری گۆڤاری ڕایە بوو پێشتر گۆڤاری گەڕان بوو کە ڕۆژی 5/12/2013 لە بەردەم ماڵەکەی خۆیدا لەلایەن چەند چەکدارێکەوە درایە بەر دەستدرێژی گولە و کوژرا. کاوەگەرمیانی یەکەمین ڕۆژنامەوانی تیرۆکراوی کوردستانی باشوور نەبوو بەر لە ئەو کەسانێک وەکو ڕەوف ئاکرێی و سۆرانی مامەحەمە و سەردەش عوسمان کوژرا بوونەتەوە و کاوە هەروەها کاری بۆ ڕۆژنامەی ئاوێنە کردووە. لە ڕۆژی تیرۆکردنی خانەوادەگی کاوەگەرمیانی داوایان لە بەرپرسی هیچ حیزبێک نەکرد بۆ تۆڵە سەدنەوە. هیوایان بە ڕۆژنامەنووسان و ڕاگەیان کراوەکان بوو بەردەوام بە دۆداچوون بکەن لە ئاشکراکردنی بکوژی کوڕەکەیان. بەڵام بەداخەوە تەنها ساڵ و ساڵە یادی کاوەگەرمیانی دەکرێتەوە بە جۆرێک دەڵێ زەماوەندە یان زۆرێک قەتاریان بەست بوو دەیانوت ئێمە هەمووان کاوەگەرمیانین هەرچەندە لە ئاستی بیۆری کاوەگەرمیانیدا نەبوون. دەستان خۆش. ئازادی و جەلادەکانی بێگومان بەردەوام قەڵەمی ئازاد و جەلادەکانی دەسەڵاتی سیاسی ستەمکار ڕوبەڕووی یەکتر دەبنەوە، بەردەوام دوژمنایەتی یەکتر دەکەن چونکە عەقڵی قەڵەم و عەقڵی چەک ناکۆکن بە یەکتر. هێزی عەقڵی چەکداری هەبێت ڕێزی قەڵەم نازانێت، هێزێک کەلەیەکی ڕەقی هەبێت کۆ هێزی نەرم دەناسێت. جەلادەکانی ستەمکار لە دونیادا هەمویان ڕقیان لە قەڵەم و ئازادخوازانە.
لەکوێ هەبووە ستەمکار باوەشی قەڵەمە ئازا و ئازادەکانی کردبێتەوە جگە لە قەڵەمفرۆش و ڕاندخۆرەکان و ئاوازەکانی ستەمکار لەکوێ قەڵەمەکان کەوتنە سەما بۆ جەلادەکان لەوێش ئازادی لە گۆڕنرا لەکوێش قەڵەمە ئازادەکان دژایەتیان کرا و لێیان درا و کوژران بزانن هەناسەی قەڵەمە ئازاکان بەردەوامە چونکە کاری قەڵەمە ئازادەکان ڕەخنەگرتنی دەسەڵاتی چەتەگەری و مافاگەرایەتیە دەسەڵاتە کلیپتۆکراسیەکان بەردەوام قەڵەمە ئازادەکانیان بە دوژمنی پلەیەک داناوە بەردەوام خەریکی شکاندن و بوختانن بۆ قەڵەم بەدەستەکان گۆڵبۆس وەزیری پڕۆپاگەندەی هیتلەر بەردەوام دەیگوت سەرۆک هیتلەر هەر کاتێک گوێم لە وشەی ڕۆشنبیر دەبێت دەست بۆ دەمانچەکەم دەبم ڕۆشنبیر گەر ئازا و ئازاد نەبێت قەڵەمەکەی ئەو کات دەبێتە چەکێکی حەساری دەسەڵات بەردەوام ڕاندخۆرەکان و ڕاگەیەندنکاران و نووسەران و ڕۆشنبیران بە نزیکبوونەوەیان لە پەرداخە ئاوەکەی دەسەڵات وەک شەکر دەتوێتەوە و نامێنێت 11 ساڵ تێپەر بەیادی تیرۆرکردنی ڕۆژنامەنووس کاوە گەرمیانی کە لە 5/12/2013 تیرۆر کرا ئێمەش وەکو ئەندامانی ڕێکخراوی عەفدەی شوباتە ساوین بەیادکردنەوەی ساڵیادی تیرۆرکردنی ڕۆژنامەنووس کاوە گەرمیانی کە لە 5/12/2024 ئەم یارە بە نرخ ڕادەگرین کوشتنی بەردەم ماڵ هەمیشە مرۆڤی ترسەنۆک و خۆفرۆشەکان پێی هەڵدەستن کوشتنێکە کە هیچ یاسایەکی جەنگی تێدا پەیڕەو ناکرێ بکوش خۆی لە ناو تاریکی داپۆشیوە و ڕوخساری داپۆشیوە کوشراویش لە ناو ماڵ و منداڵ و خێزانی خۆی سەرقاڵە ئەم جۆرە کوشتنا بۆ تا دیاردەیەکی ترسەناک و ئەم کوشتنا لە بەردەم ماڵدا ئەمە پەڵەیەکی ڕەشە بە ناو چاوانی یەکەتی پارتی کە پشکی شێریان بەرکەوتووە لەم جۆرە کوشتنا دوێنێ کاوە گەرمیانی و سۆرانیمان بە عەمە و لە بەردەم ماڵی خۆیاندا تیرۆر کران بەهۆی نەبوونی ئازادی ڕادەربڕین و ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی بەردەوام ڕۆژنامەنووسان دەبن بە ئامانجی تیرۆری لەلایەن هێز و دەسەڵاتدارانی کوردستانەوە ئەمڕۆ لێرەین بۆ یادکردنەوەی ڕۆژنامەنووس و هاوزمان و هاونیشتیمانیمان کاوە گەرمیانی کە لەژێر دەسەڵات و هێزی بنەماڵەیی و عەشیرەتگەری هاتۆتە تیرۆرکردن هەر لە ژێر دەسەڵاتی خێڵەکی و ناسیستەمی هەرێمی کوردستاندا ئەو ڕۆڵە دەنگ زوڵاڵ و بوێرانەی کە ڕەخنە لە دەسەڵاتی فاسد و فاشل دەگرن خوێنیان بێ بەهاترین شتە لەلایەن دەسەڵاتەوە لە کاتێکدا باو باپیرانی ئێمە هەوڵ و کۆشش و خەباتیان بۆ ئەوە بوو کە نەوەکانیان لە ئازادی و ئارامیدا ژیان بکەن بۆیە بە پێویستی دەزانم ئێمەی گەنج و چالاکوانان لە دەرەوەی کوردستان زیاتر هەوڵ و کۆشش بکەین و نەوەستین دژ بەو سیستەمە فاسدەی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان تا ئەو کاتەی ئازادی ڕادەربڕین بەدەست دەهێنین و لەژێر ترس و تیرۆر ڕزگارمان دەبێت من محەممەد ڕەسوول ئەندامی عەفدەی شوبات من وەکو چالاکوانێ ئامادەم لێرە بۆ یادکردنەوەی شەهید کاوە گەرمیانی شەهید کاوە گەرمیانی شەهیدی قەڵەم شەهید کاوە گەرمیانی کاری نووسەری و ڕەخنەگری سیاسی بوو لە بەرپرسەکان و هەروە بەدەستی بەرپرسێک کوژرا دەنگی ئازاد و ڕەخنەگران لە دەسەڵات هەمیشە کەوتینە بەر فیشەکی بەرپرسی گەندەڵەکان لە کوردستان کاوە گەرمیانی شەهیدی قەڵەم کۆتا شەهیدی قەڵەم نییە تا ئەو کاتەی ئێستاش دەنگی ئازاد تووشی گرتن و کوشتن دەبێتەوە سەرەتا دەستخۆشی لە چالاکوانان و ئامادەبووان و ئازادی خوازان دەکەم کە ڕۆتوانیوان لێرە ئامادە بن دەستێم و لە یەکتان خۆش بێت لە یاد شەهیدکردنی ڕۆژنامەنووسان کاوە گەرمیانی و شکری ڕێکانی کە بەداخەوە لایەن دەسەڵاتی گەندەڵی کوردیەوە شەهید کران ئازادی ڕادەربڕین کڕۆکی دیموکراسی هەر وڵاتێکە میدیای ئازاد و ڕۆژنامەنووسی جددی و پرۆفشناڵ لە هەر وڵاتێکی دیموکرات وەک گەرەنگترین فاکتۆر و ستونی چوارەمی دەسەڵات چاوی لێ دەکرێت بەبێ ئەم میکانیزمە دیموکراسی هیچ مانایەکی نییە بۆیە ئازادی و دیموکراسی لە کوردستان هیچ مانایەکی نییە جگە لە ناوێکی گەورە و قەوارەیەکی وێران و گەندەڵ شەهیدان بە قەڵەم بیری جوانی ئازادیان بڵاو دەکردەوە بەڵام دەسەڵاتی گەندەڵی کوردی هێستا دەسەڵاتی شاخە تەنها بە چەک و کوتەک ئاشنایە و دەیەوێت دەنگی ئازادی و چالاکوانان کپ بکات
بەر شێوازێک بێت بۆی نییە چ گرتن بێت چ کوشتن بێت یاخود بێسەر شوێنکردن هیچ باکیان بە سیستەمی دیموکراسی و مافی مرۆڤ نییە بۆیە لەسەر ئێمەی ئازادی خوازان و چالاکوانان پێویستە بەردەوام دژی دەسەڵاتی گەندەل و فاشلی کوردی بین ئازادی خوازان چالاکوانان کاتان لێ دەکەم هەمووتان دەنگی ناڕەزایی خۆتان بە بوێرانە و بە ئازایانە بڵێن پێویست ناکە سڵ بکەنەوە لە هیچ دەسەڵاتێک و هیچ شتێک دەستان خۆش بێ تیرۆرکردنی کاوە گەرمیانی تیرۆرێکی ئاسایی نەبوو کەوە بە نووسینی دەیان راپۆر لەسەر گەندەڵی گەورەی بەرپرسانی باشوور بە درێژایی کاری ڕۆژنامەنووسی و هەوڵدانی مەلەفی هەستارەکان هەمیشە لەژێر هەڕەشەی تیرۆرکردنا بوو. کاوە گەرمیانی ڕۆژنامەنووسی ئازا و وێری گەرمیان کاوە گەرمیان لە داهاتووی 1970 ڕۆژنامەنووسێکی سەربەخۆ و سەرنووسەری گۆڤاری ڕایال بوو جگە لەوەش پەیامنێری ڕۆژنامەی ئاوێنە بوو لەسەر نووسینەکانشی چەندی زای هەڕەشەی لێکراوە دواتریش لە شەوێکی باراناوی لە 5/12/2013 لە ماڵەکەی خۆیدا لە بەردەم دایکی لەلایەن چەند چەکدارێک دەستدرێژ گولەی لێکرا و تیرۆرکرا لە هەرێمی کوردستانیش بە پێی ئاماری ساڵانەی ڕێکخراوەکانی ڕۆژنامەنووسی و سەندیگای ڕۆژنامەنووسان ساڵانە چەندین پێشەکاری بەرامبەر ڕۆژنامەنووسان ئەنجام دەدرێن چەندین کەیسی تیرۆری ڕۆژنامەنووسان لە هەر تا ئێستاش کەیسەکانیان جگە لەوەی بکوژان نەداونێت دارگرا. عەبدوڵڵا کەریماوە ئەندامی ڕێکخراوی عەبدەی شوبات. کاوە گەرمیانی تەنها کاوە نییە کە شەهید کراوە بۆ شەهیدی دەکەن بەڵکو ئەوەی بیەوێت پرسیار لەسەر کار و کردەوەی بەرپرسە گەندەڵەکانی کوردستان دادەنێت هەمیشە دەبێت چاوەڕوانی ئەو چارەنووسە بێت کە کاوە گەرمیانی پێیدا ڕۆشتووە ئەڵبەت ئەمە تەنها ئەمە شانازیەکی گەورەشە بۆ کاوە گەرمیانی. ئەو سکاڵانەی هالە دادگا ئەوانە گشتی خۆی بۆ خۆی بەڵگەیە تخوا دەستگا ڕاگەاندنەکان برای ئێوەش بووکاوە داواتانی ئەەکەم ئەو نەحاقی قبول نەکەن مەسئولەکانی یەکیەتیە تخوا داواتانی یەکەم ئەو نەحاقی قبول نەکەن ئاگای لە مەرگ خۆی نەبوو مێشک و خوێنەکەی تێکەڵ یەکگریا بوومە قوربانتان داواتانی یەکەم ڕۆزەی ماڵەکەم دەمزان چیمەیە هەمە تێنا ژوورێکە بە قورعان بڕۆ دەژی ماڵەکەم ئەگەر کاوە گەرمیانی ئەگەر عەدالەت نەبوایە و پارەی بخواردایە بڕۆسەی حەوشە ماڵەکەی کە بزانوەسەی چۆن بوو یەک ساڵێکە هەیە لە یەک ژوورێکە قەناعەت بووین بەس بۆ ئەمەیان پێناکەین بەخوا کارە باماچێ سێ ڕۆژەکەوە گەرمیانەوە ژیانە بۆ بزانم بڕۆسەی ماڵەکەی کە بەخوا لە یەک ژوورێکە بە گەورەی خوا مادی و بوو ماویشەتی و بوو ئینسەش مناڵەکە میانەتی و کردە سڵات چلکە خۆرەکان ئەوانە وە پاردەپاریان نەخوار ئەوان بکوژەکەی خوارەوە بێخۆی تەسلیم کە بەزووترین کات خۆی تەسلیم کە ئێوە پیاوەمان توناڕە نەفتەکەی بانێنە ئاوێنە نێ پیاوەکانی بارەکان بگێننە بگێننە پیاوەکە لۆ پاشماوەی ئەنفالە ئەمانە لە حەق ڕاستی ناڵێن بەخوا ئاشکرای ناکەن خۆمنەوەی Essa é a organização.